دوو پێکاتە سەرەکیەکەی دەشتی نێینەوە کە شەبەک و مەسیحین لە ململانەی توندان لەسەر کێشەی زەوی وزار. مەسیحیەکان دەڵێن شەبەک لە ناوچەکە بە زۆر دەستیان بەسەر زەوی وزارەکانیان داگرتووە. بۆ چارەسەرکردنی کێشەکانیشیان پەنایان بۆ حکومەتی ناوەند بردووە، بەڵام بەهانایانەوە نەهاتوون. ئەوان دەڵێن ئەمەش مەسیحیەکانی ناچار کردووە دووبارە دەشتی نێینەوە جێهێڵنەوە و ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکەنەوە. طالب الأخوة المسيحيين لإسرائيل العودة. حەنین قەدۆ سەرپەرشتیاری حەشدی شەبەک لە دەشتی نێینەوە داوا لە مەسیحیەکان دەکات ناوچەکانیان جێنێڵن و بگەڕێنەوە سەر ماڵەکانیان بۆ ئەوەی بە گفتوگۆ کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. مەسیحیەکان دەڵێن کێشەکانیان هەروە بە ئاسانی چارەسەر نابێت لەبەرەوەی شەبەکەکان بەشێکی زەویەکانیان لەسەر خۆیان تاپۆ کردیە و لایەنی پەیوەندیداریش گوێیان لێڕاناگرێت. الشبك استطاعوا أن يسيطروا على هذه المناطق من خلال دعم. شەبەک بە پاڵپشتی چەند لایەنێک توانی دەست بەسەر بەشێکی ناوچەکانماندا بگرێت. دوای ئەوەی بەشێکی زۆری خەڵکەکەمان ناوچەکەیان جێهێشت و دووبارە ئاوارە بوونەوە تازە داوا لە ئێمە دەکەن بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەین. بڕواش ناکەم جارێکی تر خێزانە مەسیحیەکان بگەڕێنەوە بۆ دەشتی نێینەوە تاوەکو بارودۆخەکە وا بمێنێ. لە ئێستادا کەمتر لە سەدانسی خێزانە مەسیحیەکان لە دەشتی نێینەوە ماون و ڕۆژانەش خەڵکەکانمان ئێرە جێدەهێڵن. بەشێک لە شەبەکانی دەشتی نێینەوە کە هێزی چەکداریان نییە دەڵێن ئەوان لەگەڵ ئەوەدا نین دەست بەسەر زەویوزاری مەسیحیەکاندا بگیرێت و دیموگرافیای ناوچەکە بگۆڕدرێت. ئەمە حەز دەکەن عێراقینە وەک عێراقی ژیانێکی پێکوە بێژین لەگەڵ مەسیحی و ئێزدی و کاکەیی و عەراب و تورکمان هەموو لە دەبەری دەشتی نێینەوە. دەشتی مووسڵ و مووسڵ نێینەوە ئەسڵەن بەخۆی عەردی مەسیحیە، یعنی حەزارەی مەسیحیە و عەردی مەسیحیە ئەوان خاوەن عەردن لەوێندەر، یعنی بەڕاستی زۆر تعدای و زوڵم لە مەسیحیەکان کرا و پاشی دوایە ینی ئەگەر مەسیحی نەمینی لە دەشتی مووسڵ تامی نامینی. لە دوای ئازادکردنەوەی ناوچەکانیان بەشێکی زۆری خێزانە مەسیحیەکان گەڕانەوە بۆ دەشتی نێینەوە، بەڵام بەهۆی داگیرکردنی زەویەکانیان و ئەو کێشانەی لەگەڵ شەبەک دروست بووە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی خێزانە مەسیحیەکان لە دەشتی نێینەوە لە کەمبوونەوەدایە. گەیلان بۆتانی کوردسات نیوز دەشتی نێینەوە.